لا سەروبەندی کابینەی محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقدا ڕوبەڕووی ئەو تاقیکردنەوە قورسە بووە کە پێشتر سەرۆکوەزیرانەکانی دیکە بەو شێوە و ڕادەیە نەیان بینی بوو. بە بەردەوامی کێشەکان لەناو عێراقدا بوونی هەیە دەوترێت کە عێراق لەگەڵ ئەوەی یەکێکە لە شوێنە زۆر گرنگەکان شوێنە زۆر استراتیژیەکان بۆ سیاسەتکردن دیارە سیاسەتکردن با قۆناغی جیاواز جایتر بە شێوازە دروستەکەی بە یاخود ئەو شێوازەی کە نادروستە بۆ ئێستای عێراق و لە ڕووی سیاسی لە ڕووی داراییەوە عێراق بۆتە سەرگەرمەی گەمەیەکی زۆر قورسی دارایی ئێستا حکومەتی محەممەد شیاع سوودانی هەر لە سەروبەندی کارەکانی یەکەم کار کە پێی مەژوڵ بوو دیارەیەکێک لە کارەکانی ئەویش ئاساییکردنەوەی بەهەی دینارەکەی بوو لەنێو بازاڕەکانی عێراقدا ئەو داڕمانی کە بەخۆیەوە بینی تا ئێستاش لاوڵی چارەسەرکردنیان بەڵام هەنگاوەکان تا ئێستا نەیانتوانیوە لەنێو بازاڕە نرخەکە جێگیر بکە بەڵام نرخەکە لەگەڵەوەی لەنێو پرۆژە یاسای بودجێ عێراقا جێگیر کراوە و ئەو نینەماوە کە بچێتە نێو ئەنجومەی نوێنەران لەسەرم بابەتە ئەو نوێترین بڕیاری حکوومەتی عێراق لەوەی کە ڕێگە نادرێت هیچ کەسێک لە بڕی $10,000 زیاتر بچێتە نێو خاکی عێراق یاخود بباتە دەرەوە لەسەرم بابەتەوە ئەم بڕیارە چ کاریگەریەکێ بێت بۆ هاوسەنگکردنەوەی بەهای دینار لەگەڵ بەڕێز دلێر عەبدولقادر ئەندامی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە ریمیانمانە گفتوگوی زیاتر دەکەین کاک دلێر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ جنابەت کە جاری پێشوو بەرنامەمان کرد جنابەت گەشتبین بووی کە بەهای دینار ئاسایی دەبێتەوە ئەمێ بزانم گەشتبینیەکانی خۆت ئێستا بوون بە ئەمری واقع من لە سەرتا یعنی پێم وابوو عێراق وەکو دەوڵەتێکە خاوەنی اقتصادێکی بەهێزە و ئیستقراری عێراق لە ناوچەکەیە لە قازانجی هەم ینی دەوڵەتە دراوسەکانە و هەم لە دەوڵەتانی دنیاە بۆیە اقتصادێکی عێراق بێ ئیستقرارێکی سیاسی نیمچە ئیستقرارێکی سیاسی بکە و لە ڕووی داراییشەوە ئەبێ ئیستقرار بکە و عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و نرخی نەوت بە بەردەوام بەرزەوە ئەبێ پێم وابوو بە بەردەوام ڕێی من وابووە ینی نرخی دۆلار بەرامبەر دینار ئیستقرارێکەکە و لە قازانجی هیچ کەسێکان نییە لە عێراقا بە تایبەت حکوومەتەکان دایانە سیاسەکان کە نرخی دینار بەرامبەر دۆلار بە ڕادەیەکی زۆر بشتێنن ئێستاش پێم وایە ینی ئەم نرخی کە دایان ناوە هەنگاو بە هەنگاو ئەڕۆن هەوڵی ئەوە ئەدەن کە استقراری کەن لە $132 ئەوەشمان لەبیر نەچێ ینی کاتی خۆی کە $132 لە بەرامبەر $132,000 دینار بڵێ ئەوشمان لەبیر نەچێ کاتی خۆی کە عێراق دۆلارێک ینی $100 بە $116,000 دینار بوو کاتە نرخەکەی بەرزەوە کرد بۆ 145 بانکی فدراڵی ئەمریکی ئەو ڕێی وابوو کە نرخی دۆلار 135 بێ نەک 145 مەسەن پێم وایە ئەمریکاش پشتیوانە بۆ ئەم ژمارەی کە ئێستا هەیە لەبەرەوەی زەختێکی کەم بکەوێتە سەر خەڵکی عێراق لە بەرزبوونەوەی دراوەکە پێم وایە کۆمەڵی ئیزراعات هەیە و دەستیان پێکردووە پێم وایە لە کۆتاییەک ناڵێم زۆر نزیک بەڵام زۆرش نابە کە ئەگە سعرەکە نەگاتە 132,000 ئەگاتە نزیکی ئەوە بەڵام ئەم مانای ئەوە نییە بە هەفتە و دو هەفتە پێم وایە کاتێکی ئەوێ بەڵام لە کۆتاییە ئیستقرار لەسەر ئەو نرخەکە باش کاک لەسەر فرۆشی بەر لەوەی پرسیاری نەوتر لێ بکەم چونکە دەزانین فرۆشتنی نەوت بە دۆلارە ڕەنگە ئەگەر نرخێک دابنرێت و بەسەر حکوومەتی عێراق تێپەڕی کاریگەری لەسەر فرۆشی نەوت دەبێت لە بازاڕەکانی جیهانە دواتر لەسەر و بابەتە پرسیارە لێکم بەڵام بەر لەوە جنابە باسە لەوە کرد کە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام دەوڵەمەندی لە پای ئەوەی کە ئیدارەدانێکی دروستی هەبێت هاوسەنگ کراوە نەخێر هاوسەنگی نییە شێوەی ئیدارەدانی دەوڵەتی عێراق بۆ پارەکانی و شێوەی ئیدارەدانی بۆ تیجارەتکردن بۆ تەعامل لەگەڵ خەڵک بۆ کۆنتڕۆڵکردنی بازار ئەو قۆناغی عێراق پێی تێپەڕی لە پێشی 2003ەوە کە عێراق بازارێکی نیمسە نیمسە سۆشیال بوو ینی دەوڵەت بۆ خۆی بەشێ لە تیجارەتەکان بە شێوەی ئیشتراکێت بە سۆشیالیستی ئەیبەربەڕێەوە لە دوای 2003 کە بوو بە بازاری ئازادش ئەو بازاڕە نییە بڵێ ئیتر هەر کەس بە کەفی خۆی بێ و با بڵێن ئیستقلالێکی زۆری تیاابێ لێپرسینەوە نەبێ ئەمە بازاری ئازاد ئاوانیە بازاری ئازاد کۆمەڵی قوید و ڕێنمایی خۆی هەیە بەڵام ئەوەی لە عێراقا هەیە
بازاری ئازاد نییە، یعنی ئەتوانی بڵێ زۆرتر نزیکە لە بازارێکی بێسەرپەرشت و بێ بەرەڵاوە لە ڕووی نرخ و کاڵا و کوالێتی و ئەوانەوە قاچاقبردن مەسەر ئەبسەت نمونە بێنینەوە ئەوە ماوەی چەند مانجێکە و بۆ مانگ زۆرتر تێپەڕیوە هەرچی تجارەتی عێراقی ئەیکڕێ کە عێراق ئەیکا تاجر کەمەوا دەکرێ بە نرخی 35 دۆلار 32 دۆلار دەکڕێت تاجر بۆ نرخە پارەی بۆ گۆڕنەوە کەچی لە بازاڕەکانە وا تەعامل لەگەڵ کاڵاکانە ئەکەن کە نرخی 150,000 ئێستا شتێک هێنێتە ئاراوە ئەم شتە کاک دلێرەش لە وڵاتی وەکو لوبنان لە وڵاتی وەکو ئێران کە ئەم دوو وڵاتی تریشمانی هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر دوور نەڕووی تورکیاش بە هەمان شێوە لەگەڵەوەی بەهای دراوەکەیان دابەزیوە بەرامبەر بە دۆلار بەڵام دوو نرخەیە نرخێکی حکومی نرخێکی بازار تا ئێستا دەیانتوانێت هاوسەنگی بکەن عین لە عێراق ئەمە ڕوو نایە تا ئێستا وایە لە نێو بازارەکانی عێراق بەڵام بۆ دواتر ئەڵێن حاڵەتەکان فەرقی هەیە ناتوانین وەزع عێراق وەکو لوبنان وەکو یا وەکو ئێران بخوێنیتەوە بە من وەزعەکان بەڵام ناشکرێت بە هەند وەرنەگیرە بەڵێ پێم وایە بای خۆی دائیمەن جیاوازی نرخە بووە مەسەن کاتێ نرخ بە 116,000 دینار بوو 100 دلار بە 116,000 دینار بوو بانکی مرکزی عێراقی لە 2010 بۆ 2014 ئەو کاتانە لەو نرخەیە بوو دائیم لە بازاری ڕەشا یعنی تۆ بۆندە نەتەقری بە 122 23 25 تا 28 ڕۆی جیاوازی خەر هەبووە بازاری ڕەش دائیمەن نرخەکەی گرانترە و زۆرتر بووە لەبەر چیشە لەبەرەوەی مەسەن عێراق وڵاتێ بووە دائیم هەوڵ دراوە لێی پارەی تیاسپی بکرێتەوە پارەی تیا بچێتە دەرەوە و ینی کۆمەڵێ یاری تیاکراوە و هەموو پارەبرنەوە دەرەوەکانی عێراق نەبچوونە دەرەوەکان بە ڕێگەیەکی سیستەمی تەواو بووە مەسەن بۆ نمونە وەکو ئەوانەی تجارت ئەکەن یا پارە ئەبەن ڕێی سیستەمێکی وەکو سویفتەوە بیبن کە دنیا متابعی بکوە نا لە عێراقشا سیستەمێک هەبووە وەکو ئەوەی مەسەن سیستەمێکی لە دنیا پێڵێن ئیگمنت سیستەمێکە متابعی هەموو ئەو پارانە کە لە دنیا لە وڵاتی ئەچێتە دەرەوە بۆچوو ئەچێ و چیرێ ئەدێ و زانیاری ئەدا بە هەر کەس بە ئەو وڵاتە ئەو پارانەی کە دەرەچێ بۆ هەر وڵاتێکە چێ بۆی بتوانێت بە دواداچوونی بۆ بکە ئەو مەکاتبانی کە هەند پەیوەندیان بە پارە و سپیکردنەوەی پارە و تیجارەتی پارەی ڕسووان هەیە ئەمانە هەوڵەدەن کە ڕێکی بخەن و زانیاری بدەن وێ خاڵی ترشێ حتا هاوڵاتیش کە پارە ئەباتە دەرەوە مەسەلەن مەفروض وایە ئەو پارانە لە ڕێی هەنێک بانقیەوە بێ کە بانقی باوەڕپێکراون ئەو بانقانە زانیاری ئەدا چ بەو دەوڵەتی لی دەرچوە چ بەو دەوڵەتی پارەکەی بۆ چوو مەسەن بۆ نمونە وێستێرن بانک هەر پارەیە تۆ دەڕێ وێستێرن بانکەوە کە فەرقی زۆرە لە عێراقا و لە هەموو شارێک چەند هینێکیە تۆ لەوێ هەر پارەیە تەحویلکەی چ وڵاتەکەی خۆت زانیاری هەیە چ ئەو وڵاتی بۆی ئەچێ ئەمە بەڵام ئەبینی لێرە کۆمەڵێ مەکاتب هەن کە تەحویلی پارە ئەەکەن بەبێ ئەوەی بن سیستەمێکی جیهانی و متابعەیە بڕوا لێرە پارادەی لە وڵاتێ لە شوێنی تر وەرێگری ئەمانە هەموو با بڵێن هۆکارێکن بۆ ئەوەی لەم وڵاتەیە پارە کە ڕۆیشتووە بە شێوە یاسایەکەی نەڕۆیشتووە پارە بە شێوەیەک ڕۆیشتووە کە با بڵێن لە دەرەوەی ڕێنمایە جیهانی کە وڵاتە ڕۆیشتووە بۆیە ئەم کێشەیە دروست بووە لە بەرزبوونەوەی نرخ بابەتەکەماندەوە بوو بۆچی ینی سعر ڕسمیەکە جیاوازە لەگەڵ سعری بازاری ڕەشە هی ئەمانە بووە ئەوە بووە ئێستا عێراق هەوڵەدا ئەم سیستەمە کۆنتترۆل بکە هەوڵەدا بەوەنی هێنێ ینی پارە ناردن بە شێوە دەولەکەی بێ کە مەجای ئەوانەی تیانەمی تا ئێستا هەوڵەکانی و توانە ئیداریەکەی سوودانی چۆنە بیدێت من بە بۆچوونی من هەنگاوی باشی ناوە ئەگە سوور بێ لەسەری و بەردەوام بێ لەسەری مەسەن خەتەڵاتەکانی باشن ئەبینی خطووە چاکسازی داراییەکانی یان با بنەک دارایی ببوورە خطووی چاکسازی مالیەکانی ئەوەی لە بواری مالیە و نەقدە پارەی نەقدیە دراوە هەوڵی بۆ ئەدا بە بۆچوونی من هەوڵی باشن و قۆناغ بە قۆناغشەی بابڕێەوە بە یەکجار نییە نایە بە جارێ بازار بشێوێنێ مەسەن هەر لەم ستۆدیۆ باسی ئەو منەسە ئەلکترۆنیەمان کرد کە سەبەبی سەرەتای دەستپێکردنی بازاری دراوی عێراقی کە دۆلار بەرزەوە بوو بەرامبەر دینار و کێشەسەرێکێکەوە بەڵا کێشە سەرێکە لەوێ دەستی پێ کرد ئێستا بینین کەوتۆتە کار ئێستا ئیشەکە ئەو سێ مانجی ویست بەڵام لە کۆتاییە هەنگاوێکی بەرەو ڕاست بوو کە کەوتە ئیشکردن
پێم وایە قۆناغ بە قۆناغ حکوومەتەکەی سوودانی ئەڕوا و پێشم وایە ئەگە ئاها بڕوا سەرکەوتوو ئەبێ و چوارچێوەیە بۆ ئەو گەندەڵی و فەساد و بەهدەردانی پارە و سپیکردنەوە و ئەوە درستەکە. ئەمەش پێم وایە نرخی بازاری ڕەش و بازاری ڕستمیەکەی زۆر لێکم باشە کاک دلێر لە قسەکان تا باس لە سیستمی سوێفت کرد. ئێستا عێراق ئەگەدار کراوەوە کە دەبێت کار بە سیستمی سوێفتکە کە تەواوی جیهان ئەم سیستمە بەکارێنێت. بەڵێ ئەمە عێراق دەتوانێت بەکاری بێنێ؟ ناچارە. لەم دۆخی ئێستا عێراق ڕەنگە زروفە دارایی و سیاسی و کۆمەڵایەتیەکەیشی تەنانەت جیاواز بێت لە هەر وڵاتێکی. بەڵێ ئەو پەیوەندی بە سیستەمە کۆمەڵایەتیەکەیەوە نییە. پەیوەندی بە سیستەمە داراییەکەوە. سیستەمە داراییەکەی عێراق من پێم وایە زۆر مساعدە. مەسەڵەن ئێمە لە وڵاتێ نین بانکمان نەبێ. وڵاتێکین ڕاستە هاوڵاتیانی ئێمە زۆر بێبەشن لە بانک و ئەو بانقانەی هەن زۆربەی بانکی ئەهلیە و بانکەکان بە شێوەیەک دروستکراون و ینی خەڵک متمانەی پێیان نییە و ئەو بانقانە دەوڵەتی کە خەڵک متمانەی پێ هەیە بەشێکیان لە زەمەنی سەدامە بەڕاستی متمانیان لە دەستداوانە. بەڵام لە کۆتایی ئەوانەی تجارەتی گەورەکەن تەعامل لەگەڵ بانکەکەن و عێراق بانکێکی هەیە TBI المصرف العراقي للتجارة كبانكيكا لهم دنيا بابلين أتوانين مع ملبكا وربطة بشبكة جيانية كانوا وتاجر كان أتوانين لريئو معاملي صواب كان شيئا بدرس نابي بو عراق أتوانيه بالنظام السويفت يا هر نظام يشتر بلي كاربكا بلام أو هولي كحكومتي السوداني لدوكو بونو لا اسطنبول لا ئەمریکا دایان مەبەستیان ئەوە بوو داوا لە ئەمریکا بکەن بەڵێن ئێمە خطووە بە خطووە هەنگاو بە هەنگاو ئەتوانین ئەوە جێبەجێکەین بە یەکجار ناتوانین هەموو شتەکان جێبەجێکەین. من پێم وایە دوو هۆکار شەیە بۆ ئەوەی بە یەکجار عێراق ناتوانێت یاساکان دەرکاو بڵێ ئەمە جێبەجێکەین. یەکەم اینجار ینی ئەوانەی تجارەتەکەن ئەوانەی مامەڵەی پارە ئەەکەن حتا ئەو خەڵکانی کە گەشتەکەن و دێن و ئەڕۆن ئەمانە لەسەر ئەم سیستەمە جیهانیانە ڕانەهاتوون. ئەمە لە وڵاتان بە بەردەوامی هەبووە بەس لە وڵاتی ئێمە تازە لە کۆتایی 2022 سەرتای 23 دەستی پێ کردو ئەمانە وەک سەرتا جەناوت باس کرد کە $10,000 زۆرتر نەبێتە دەرەوە بۆ باشە لەسەر و بابەتش کاتە بار پرسیارە لێکم مادام باس کرد خۆی هەرێکێک بوو لە پرسیارەکانم بابەتەکانم ئەم بڕیاری سوودانی دەتوانێت کۆنتترۆڵی بازارکە بازرگانەکان کا و کەسانی کە پێشتر مەبامەڵیانە کرد بە دۆلار و بردنە دەرەوەی بۆ ئێران تەنها ئێران نییە تورکیاشە دیارە ینی ئەتوانێت ئەو کۆنتترۆڵە بکات. بەڵێ بەسەر چاو بەس بە ئەمینە جواب دەمە وتمان دوو هۆکارێکیان کە عێراق داوای لە ئەمریکا کردووە ئەوەیە هێشتا هینەکانمان بە تەواوەتی فێری ئەوە نەبوونە هیمکن لەگەڵ سیستەمە جیهانیەکانە کار بکەن. هۆکاری دووەم چییە؟ هۆکاری دووەم لە ناو حتمەن کۆمەڵی خەڵکن لەمە زەرمەند دەبن پێشتر تجارەتیان کردووە پارەیان سپی کردووە کۆمەڵە شتیان کردووە ینی ئەمانە ڕێگر ئەبن بە هەموو شێوەیە لە شێوەکان بۆ باڵێن ڕێگری بکەن لەوەی عێراق ڕەبت بێتەوە بە نظامی عالەمیەوە و ئەم هەنگاوانەی حکوومەتەکەی سوودانی فەشەل پێبێنن. ئەم دوو تەحەدی هەیە بۆیە سوودانی داوای کردووە کە لە ئەمریکا و ئەوانە وردە هەنگاو بە هەنگاو ئەم شتانی چارەسەر بکە و بە نسبەت پرسیارەکەی بەڕێزشتەوە کە کەسێ ناتوانێت $10,000 بەری ئەمە سیستەمێکە لە هەموو دنیا هەیە لە هەموو بانکەکانی دنیا بووە. هەر کەسێ ئەچێ بۆ وڵاتێ لە هەموو مەتاڕات نقاتی حدودی نابێت $10,000 پێوێ یعنی ئەوی خۆمان پێڵێن دەفتەرێک دلار ئەگەر تۆ دەفتەرێک یۆرۆت پێوێ یا پاوەنت پێوێ کە نرخەکەیان لە دۆلار زۆرترە ئەوە بەشێکی لێگلەوە ئادەن یا زەڕیبەیەکەی ئەبێ زەڕیبەکەی بدەیت. ینی ئەمە لای ئێمە خەڵکی تازە ئەگەر لەگەڵی ڕابێ بەڵام لە دنیا هەر هەبووە یعنی شتێکی غەریب نییە لەبەرەی بۆ هەر کەسێ ئەچێ بۆ وڵاتان مەسەن هاوڵاتی ئەچێ بۆ وڵاتێک مەسەن نەخۆشی هەیە پێویستی بە ڕێپاری زۆرترەیە شتێک ئەکڕێ لەوێ یاچەند هەر هۆکارێکی هەیە ڕێگەی تر هەیە کە تۆ پارەبەری لە غیری ئەوەی ڕاستە خۆ لەگەڵ خۆتابی بێ مەسەن بۆ نمونە لە ڕێ ڤیزەکارتەوە لە عێراقا TBI ڤیزەکارتی هەیە هەر بڕەپارەیەکت بوێ ئەتوانی بیبێ لە ڕێ وێستێرن بانک و بانکی تر هەیە ئەمانە ئەتوانی ئەو عێراق سەرکەوتووە بێت لەم ئەمە بڕیارێکی نوێ بۆ عێراق بەڵام بڕیارێکی جیهانیە سیستمێکی جیهانیە ئەگە ئیسراریان هەبێ بەڵێ سەرکەوتوو ئەبن ئەکەوێتە سەر حکوومەتەکەی سوودانی چەند مسەڕە لەسەر ئەمانە چەند هەوڵەدا جێبەجێیکە چەند ئەتوانێت ڕوبەڕووی تەحەدیەکان ببێت. ئەمێ پرسیارە سەرکی کە سەرباری ئەو هەژمونە زۆری ئێران لە نێو عێراقا فعلەن سوودانی توانێت بڕیارێکی لەم جۆرە جێبەجێکە خەتەواتەکانی ناوە
ڕۆژانی ئایندە بۆمانە سلمێنێ ینی هێشتا زۆر بڵێن هەمووی جێبەجێکە بەڵام منەس ئەلکترۆنیەکەی بوو جێبەجێ بوو ئەمەی پارە نەبردن بەڕسمی لە شوێنەکان ئەمە جێبەجێ بوو مەسەن پێم وایە خطووە بە خطوە ئەڕوا ئیتر ڕۆژگارش ئەی سلمێنێ ینی هێشتا زۆر ئێمە بڕیار بدەین کە حکوومەتی سوودانی چەند سەرکەوتوو ئەبێ چەند ئەتوانێت بەڵام لە کۆتاییە هەر حکوومەتی ئەگە سوودانی بێ سوودانی نەبێ لەگەڵ ڕەوتە جیهانیەکەیان نڕوا پێم وایە هیچ حکوومەتێک سەرکەوتوو نابێ و کێشە و مەشاکری زۆر گەورە ئەکەوێتە ناو وڵاتەوە و خەڵکی زەرمەند ئەبن بۆیە هەموو حکوومەتێک بۆ خۆی وا باشترە ئاها بیرەکاتەوە کە زۆرینەی خەڵک نەکاتە قوربانی ژمارەیەکی کەمی تاژیر. ئەما کەمە دوا پرسیارکەن لێر ئەویش سوودانی فعلەن ئەو سەرۆک وەزیران و کارکتەرە بوو کە ئەمریکا و ئێران ڕزامەندیان لەسەر بوو بە سەرۆک وەزیرانی عێراق و تا ئێستا توانیوێتی ئەو هاوسەنگی هێز و هەژمونەی خۆی لە بەرامبەر دوو وڵاتی پڕ هەژمون لە نێو عێراقا وەربگرێت کە ئێران و ئەمریکان؟ بەڵێ ینی هیچ سەرۆک وەزیرانێک نەبووە سەرۆک وەزیران لە عێراق نەوە تەوافقێک لە بینی ئەمریکا و ئێرانە نەبوو بێ پێشێ لەوانش محەممەد سوودانێ بەڕاستی هەردوو وڵات ئەژمونێکی گەوریان بەسەر عێراقا هەیە من پێم وایە تا ئێستا سوودانی سەرکەوتوو بووە بەڵام هێشتا زۆر هەنگاو ماوە مەسەرەن یەک لە تاقیکردنەوەکانی تر لەسەر سوودانی ئەوەیە چەند سوودانی ئەتوانێت چەند خاڵێکی تر هەیە بینێ سوودانی تا ئێستا لە بواری مالیەکەیە تاقیکراوەوە لەبەر زۆر بە پەلێخی گرتووە چەند ئەتوانێت ئەو پەیوەندیانەی نێوانی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگرێتەوە تاقیکردنەوەیکی گەورەیە خاڵێکی تر ئەوەیە چەند ئەتوانێت ئەو هەڵبژاردنانەی کە ئەبێ لە ماوەی ساڵێکە هی ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی خۆیان ئەنجومەنی نوێنەران جێبەجێکە ئەمە تەحەدایەکی ترە تەحەدایەکی تری ئەوەیە چەند ئەو عودانەی داوێتی لە بەرنامەی کارەکەی ڕاستە زۆر نییە بەڵام خاڵی زۆر گەورەیتیایەکی لەوانە گەڕانەوەی پارێزراوەکانی عێراقا ئەتوانێت جێبەجێ بکە و گەشەکردن لە عێراقا ینی ئەمانە قەزایی گەورن هێشتا ماوە لە پێش سوودانی بزانین چەند ئەتوانێت دروستکردنی هەلی کاریش کە دیارە خواستی خۆپشاندران و شەقامی عێراقی بوو بۆ پێگەنانی حکوومەت بەڵێ ئەمان بەشێکی لەمە بەوە کردیان دامەزرانێکی زۆر زۆریان کرد لە عێراقا بەڵام ئەبێ چاوەڕێکی بزانی ئەم دامەزرانانە خەزینەی دەوڵەتی چی لێ کردووە ئەمە لە کۆتایی لە کۆتایی 2023 بۆمان دەرەکەوێت تۆ هەر خەڵکت ڕازی کردووە یا خەڵکشت تەعین کردو ئەشتوانی لە بواری اقتصادیەکانە بچیتە پێشەوە ئەم پرسیار لە کۆتایی 2023 وەڵامیە بێت. کاک دلێر زۆر سپاس بۆی کە لێرە بووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز دلێر عەبدولقادر ئەندامی خولی پێشەنجومەی نوێنەرانی عێراق ماندوو نەبی کاک.